کۆنگرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێر بێن بۆ کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان. پلەتفۆرمی نوێی تێکۆشان بە مەبەستی ڕۆشنایی خستنە سەر کێشە بنچینەیی و بنیاتیەکانی یەکێتی وەک حیزبێکی سیاسی لە دەستپێکی کارە هزری و ڕخنەیەکانی خۆی و ئەدەبیاتی سیاسیدا پاش بڵاوبوونەوەی ڕاگەاندنەکەی لە تیوارەوە پێداچوونەوەیەکی ڕخنەی قوڵی بۆ هەموو کۆنگرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە و دەستی خستۆتە سەر کێشە بنچینەیەکانی و دەیەوێت لێرەوە هەنگاوەکانی خۆی بۆ گۆڕانکاری دەست پێ بکات. ئەم باڵە گۆڕانکاری خوازەی نێویەکێتی کە وەک یەکێک لە ڕێگە و مکانیزمەکانی چارەسەر بانگەشەی گەڕانەوە بۆ فرەمینبەری و دۆخی نیمچەبەرەی دەکات لە نێویەکێتیدا وەک دەستپێکی ئەدەبیاتی سیاسی خۆی ئەم دەقەی بەنێو ئەندامانی خۆیدا گشتاندووە و وێنەیەکی دەستیوار کەوتووە بۆیە لەسەر داوای خۆیان و وەک خۆی دەقەکە بڵاو دەکەینەوە. کۆنگرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. کۆنگرەی حیزب فراوانترین کۆبوونەوەی ڕێکخراوەیە کە تیایدا نوێنەرایەتی تەواوی ئەندامان و سەرجەم ئۆرگانەکان بەشداری تێدا دەکەن. کۆنگرە بەرزترین دەسەڵاتی ڕێکخراوەیی و سیاسیە کە لە نێوان دوو کۆنگرەدا هێڵی فکری و جیهانبینی سیاسی حیزب دیاری دەکات. لە کۆنگرەدا بڕیار لەسەر پەیڕەوی ناوخۆ ژیانی ڕێکخراوەیی دەدرێت و بەرنامەی حیزب بۆ ڕێکخستنی ژیانی کۆمەڵگا بەرجەستە دەکرێت. هەروەها کێشە سەرەکیەکانی کۆمەڵگا بە هەموو ڕەهەندەکانیەوە و چۆنیەتی چارەسەرکردنیان لە ڕووی سیاسی، فکری، کولتوری، کۆمەڵایەتی، ئابووری و فەرهەنگی و هەتا دواییەوە هاوپەیوەند و گرێدرا و بە سیستەمی دموکراسی دەستنیشان دەکات. لە کۆنگرەدا بڕیار لەسەر فەلسەفە و ئاراستەی سیاسی حیزب دەدرێت. هەڵسەنگاندنی ورد و زانستیانە بۆ راپۆرتی سیاسی دەکرێت بە ئامانجی ڕەزامەندبوون و دوجار بڕیاردان لەسەر بەیانی کۆتایی ئەلبەلاغ الختامی. لە کۆنگرەدا سەرکردایەتی نوێ بۆ حیزب هەڵدەبژێردرێت. سەرکردایەتیەک شیاو بێت و بۆ هەلومەرجی داهاتووی گۆڕەپانی سیاسی کارا بێت و تەواوی ئەو مەرجانەی تێدا بێت کە لە پەیڕەودا دیاری دەکرێن وەک تەمەن و مێژووی خەبات، ئاستی بەرزی وشیاری ڕێکخراوەیی و سیاسی، دوور بێت لە هەموو تاوانێک و دوور بێت لە هەموو کارێکی بازرگانی یاسایی و نایاسایی و بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامە و ئامانجانە خۆی تەرخان کرد بێت. هەر بۆیە دەتوانین بڵین کە سەرەکیترین مەرجەکانی کۆنگرەیەکی سەرکەوتوو بریتین لەوەی کە بەپێی پەیڕەوی ناوخۆ و لا کاتی خۆیدا ئەنجام بدرێت و پابند بێت بە پرەنسیپە بنچینەیەکانی حیزبەوە، لەوانە پرەنسیپە نیشتیمانی، نەتەوەیی، دیموکراسیەکان و پاراستنی شکۆ و سەروەریەکان. ئامادەکاری تەواو و پێشوەختەی بۆ بکرێت بە مەرجێک کەمتر نەبێت لە 6 مانگ و کەسانی پسپۆڕ و شارەزار لە سەرکردایەتی و کادیری پێشکەوت و بۆ لیژنەی ئامادەکاری ئەو کۆنگرەیە دەستنیشان بکرێن. بەشداری فراوانی ئۆرگانەکان و ئەندامان و وەرگرتنی ڕاو سەرنجی زانستی لەلایەن لیژنەی ئامادەکاری کۆنگرەوە. دیاریکردنی ڕێژەی گونجاو بۆ ئەندامانی کۆنگرە کە جگە لە ئەندامانی سەرکردایەتی پێشوو پێویستە سەرجەمیان بە پرۆسەی دیموکراسیدا تێپەڕی بن. تەرخانکردنی کاتی پێویست بۆ سەرکەوتنی کۆنگرە. فراهەمکردنی کەشی دیموکراسی تەواو بۆ هەواڵانی کاندید بۆ ئەنجومەنی سەرکردایەتی چ لە ئاستی تاکە کەسی یاخۆت دروستکردنی لیستی جیاواز. دیاریکردنی ژمارەی پێویست بۆ ئەنجومەنی سەرکردایەتی کە گونجاو بێت لەگەڵ هەلومەرجی سیاسی و سنووری جوگرافی و پێگەی حیزبەکە. یەکێتی نیشتیمانی و ترس لە کۆنگرە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی مێژوویەوە بنیادی خۆی لەسەر بنەما و بنچینەی نیمچەبەرە ڕاگەیاند کە ئامان شتیایدا کۆبەند و کۆکردنەوەی تەواوی چین و توێژە شۆڕشگەڕەکانی کوردستان بوو لە چوارچێوەی شۆڕشی ڕزگاری نیشتیمانیدا. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای هەڵوەشانەوەی بلۆکی ڕۆژهەڵات و دروستبوونی ڕخنە لە ئایدیای سیاسی ڕابردووی خۆی لە بڕیارێکی بەپەلە و نازانستیدا و بەبێ دیراسەکردن نیمچەبەرەی هەڵوەشاندەوە و خۆی لە یەک چوارچێوەی ڕێکخراوەیدا ڕاگەیاند کە نەنیمچەبەرە بوو نە حیزب و لە چوارچێوەی ڕێکخراوی سۆسیال ئینتەرناسیۆنالدا جۆرێکی تر لە بیرکردنەوە و فەلسەفەی سیاسی سۆسیال دموکرات سۆسیالیست دموکراتی پیادە کرد. بێ دیراسەکردنی ورد و بێ جێبەجێکردنی بنەما سەرەکیەکانی ئەم فەلسەفە سیاسیە دوجار خۆی تووشی شەڵەژانێکی ڕێکخراوەیی فکری و سیاسی قرس کرد و کادیرانی خۆی لە نێو دەریای مەنگ و لێڵدا ئالوودا بە جۆرەها بیری نامۆ کرد. بەم هەلومەرجە پڕ لە شبرزەیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خۆیدا 5 کۆنگرەی ئەنجام داون کە سەرجەمیان قسە و باس و ڕخنەی جددی هەڵدەگرن.
یەکەم، هیچ کۆنگرەیەکی یەکێتی نیشتمانی کوردستان لە کاتی خۆیدا ئەنجام نەدراوە. ئەمەش بەمانای پێشێلکردنی پەیڕەوی ناوخۆیە و پابەند نەبوونە بە دەستوری بنچینەیی ڕێکخراوەیی. دووهەم، لە تەواوی کۆنگرەکانی 1، 2 و 3دا دیاردەی تەکەتول بە تەواوی سیمای کۆنگرەی داپۆشی بوو. تەکەتول لەسەر بنەمای کەسایەتی و ناوچەگەرێتی، لەسەر بنەمای ڕێکخراوە جیاوازەکانی ڕابردووی بە زۆر لە قاڵب دراو لە ناو بۆتەی یەکێتی نیشتمانی کوردستاندا کە بێگومان وەک دیاردەیەکی ناڕێکخراوەیی و ناشارستانی دوور لە بنەما پیادەکراوەکانی حیزبە سۆسیال دموکراتەکان ئەنجام دەدرا. سێهەم، لە یەکەمین کۆنگرەدا لە ئەنجامی ناتەبایی کەسایەتیە کاریگەرەکان و قبول نەکردنی یەکتر و قبول نەکردنی ئەنجامی پرۆسەی هەڵبژاردننی سەرکردایەتی لە خولی یەکەمدا کۆنگرە بۆ ماوەی زیاتر لە 2 هەفتە ڕاگیرە. دوای دانوستان و توێژی باڵە جیاوازەکان فشار خرایە سەر بەشێکی زۆری کاندیدەکانی ئەنجومەنی سەرکردایەتی تا لە پرۆسەی هەڵبژاردن بکشێنەوە. سەرنجام ئەوانەی کە لە خولی یەکەمدا دەنگی کەمیان هێنا بوو بەبێ هەڵبژاردن بوون بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی. چوارەم، لە دووەمین کۆنگرەدا دیاردەی تەکەتول بە تەواوی ئەندامانی کۆنگرەی کرد بە 2 بەشەوە. لە ڕۆژەکانی سەرەتای کۆنگرەدا پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی ئەنجام درا و سندوقەکانی دەنگدان بران بۆ شوێنێکی دوور لە چاوەی ئەندامانی کۆنگرە و لە دوایین ڕۆژی کۆنگرەدا سندوقەکانی دەنگدان گەڕێنرانەوە کە بێگومان ئەنجامگیری دووەمین کۆنگرە دوورکەوتنەوە بوو لە بنەما سەرەکیەکانی کاری ڕێکخراوەیی و سیاسی و دیموکراسی یەکێتی نیشتمانی کوردستان. هەر بەهۆی ئەم پێشێلکاریەوە کۆنگرەی دووەم بە کۆنگرەی چەپڵە ناوزەت کرا وەک ئاماژەیەک بۆ کەس و ئەندامانەی شایستە نەبوون و بە چەپڵە ڕێزان کران بە ئەندامی سەرکردایەتی. هەروەها دەرچواندنی کەسانی ناشایستە و کەسایەتیە سەربازیەکان بوو بۆ ئەنجومەنی سەرکردایەتی. ئەمەش بۆ خۆی بازێکی گەورەی پاشەکشێ بوو بۆ وەلانانی توانەی ڕێکخراوەیی و سستبوونی کادیر لە خۆپەروەردەکردن و بڕوانەبوون بە بنەما سەرەکیەکانی پەیڕە و جێبەجێ نەکردنی بڕگەکانی مەرجی بوون بە ئەندامی سەرکردایەتی. هەموو چاوەڕوانیەکانیش بۆ دەرەنجامەکانی کۆنگرا دوجار نەخوازراو بوون و کێشەکان بە چارەسەر نەکراوی هێڵدرانەوە و بە ئایندەیەکی نادیار سپێردران. پێنجەم، لە سەرەتای ساڵانی دوای دووەمین کۆنگرەدا ڕووداوی جیهانی کاریگەر لە نمونەی کردەوە تێرۆریستیەکانی 11 سپتەمبەر جیهانی هەژاند و شێوەیەک لە کۆدەنگی لە ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتووەکان هاتەکایەوە بۆ سزادانی وڵاتانی پاڵپشتیکار لە تێرۆریزم تا ئاستی ڕووخانیان وەک ڕووخانی تاڵیبان لە ئەفغانستان و ڕووخانی ڕێژێمی بەعس لە عێراق. پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2003دا زەمینەیەکی سیاسی نوێی هێنایە ئاراوە کە تەواوی لایەنە ئۆپۆزیسیۆنەکە مەزمونە عێراقیەکان هاتنە سەر دەسەڵات و دیاردەی گەندەڵی بوو بە سیمایەکی سەرەکی دەسەڵات لە عێراق و هەرێمدا. لەم هەلومەرجەدا و لە ناو خودی یەکێتی نیشتمانی کوردستاندا دیاردەی تەکەتول لە چوارچێوەی باڵی ڕیفۆرم خۆی ڕاگەیاند و هەلومەرجێکی نەخوازراوی لە ناو یەکێتیدا دروست کرد. ئەم تەکەتولە یەکێتی کرد بە دوو لەتەوە و لە دەرەنجامدا جیابوونەوەیەکی کاریگەر لە ژێر ناوی بزوتنەوەی گۆڕان ڕوویدا کە بێگومان هاوکێشەی لاوازی باڵانسی هێزی لە ئاستی پارتی دموکراتی کوردستاندا دروست کرد. شەشەم، لە سێمین کۆنگرەدا و سەرەتاکانی دەستپێکی کۆنگرە ئەندێشەی کەسایەتیە کاریگەرەکان بە لا ڕێدابردننی کۆنگرە و بیرکردنەوە بوو لە جێبەجێکردنی ناشرینترین جۆری ساختەکاری لە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتیدا. زیادکردنی ڕێژەیەکی زۆر بۆ ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی و دەرچواندنی کەسانی فایلدار و ناپەسەند و بێ ئاست بووە مایەی نیگەرانی کادیر و جەماوەری یەکێتی نیشتمانی کوردستان. بێگومان بە هەمان شێوەی کۆنگرەکانی ڕابردووش کێشەکان بە چارەسەر نەکراوی هەڵدرانەوە و لە دەرەنجامدا ناتەباییەکان گەیشتنە ئاستی دروستبوونی باڵی ناوەندی بڕیار و دواتریش جیابوونەوە و ئینشقاقێکی دیکەی سیاسی لە چوارچێوەی ڕێکخراوێکی سیاسی و لە ژێر ناوی هاوپەیمانی نیشتمانی هاتە ئاراوە. حوتەم، لە چوارەمین کۆنگرەدا و لە ژێر ناوی یەکێتی نوێ و پرۆسەی نوێبوونەوەی یەکێتیدا پرۆسەیەکی سەیر و سەمەرە ئەنجامدرا. لە ژێر ناوی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندیەکانی یەکێتیدا سەرجەم کارەکتەرە سەرەکیەکان دوورخرانەوە و دواتریش لە پرۆسەیەکی ساختەکاری گەورە و بێوێنەدا ئەنجومەنێکی سەرکردایەتی ناشایستە دەرچوێنرا کە لە هیچ پێوەرێکی حیزبی دنیادا بەدی نەکراوە و ناکرێت و تەواوی کارەکانی کۆنگرە سپێردرا بەو ئەنجومەنە. هەر لەو ئەنجومەنەدا بڕیاردرا سیستەمی هاوسەرۆکی لە ناو یەکێتیدا پەیڕەو بکرێت کە هیچ بنەمایەکی هاوسەرۆکی تێدا نەبوو. هەشتەم، تەمەنی هاوسەرۆکی کوردخایان بوو. هەر بۆیە زۆری نەخایاند لە ژێر ناوی تاوانبارکردنی یەکتردا هاوسەرۆکی هەڵوەشێنرایەوە و هەلومەرجێکی دژوار کۆی ئۆرگانەکانی یەکێتی گرتەوە.
بەهۆی کەم توانایی ئەنجومەنی سەرکردایەتیشەوە نەیانتوانی هەڵوێستێکی جددی ڕێکخراوەی وەربگرن و نەخشە ڕێگای چارەسەرکردنی کێشەکان دەستنیشان بکەن. بە پێچەوانەوە گۆڕینەوەی مەیل و جەمسەربەندی بووە دیاردەیەکی قێزەونی ئەندامانی سەرکردایەتی و بەشێکی زۆری کادیران، سیستەمی تاکدەسەڵاتی و بێعتیبارکردنی ئۆرگانەکان جێگای کاری دامەزراوەیی و دەستە جەمعی گرتەوە و ئایندەی یەکێتی بەرەو نادیار برد. هەر لە بڕیارێکی دیکەی تاکدەسەڵاتیدا و بێ دیراسەکردنی زانستیانە و بێ وەرگرتنی ڕاو سەرنجی کادیران، بێ تێگەیشتن لە هەلومەرجی سیاسی نێودەوڵەتی و هەرێمایەتی و ناوخۆیی بڕیاری بەستنی پێنجەمین کۆنگرەدرا. کۆنگرەی پێنجەم، کۆنگرەی پاکتاوکردنی نەیارانی سەرۆک. لە ڕاستیدا ئەم کۆنگرەیە کۆنگرەی تەسفیە و پاکتاوکردنی نەیارەکانی سەرۆک بوو. لە ڕووی ڕێکخراوەییەوە کۆنگرا هیچ مەرجێکی سەرکەوتنی تێدا بەدی نەدەکرا. ماوەیەکی زۆر کەم دیاریکرا بۆ لیژنەی ئامادەکاری کۆنگرە تا ئامادەکاری بکات بۆ سەرجەم کارەکان. لە هەنگاوێکی هەڵە و زۆر بەپەلەدا پرۆسەی هەڵبژاردننی نوێنەرانی ئۆرگانەکان بۆ ئەندامەتی کۆنگرە لە چوارچێوەی نوێنەرایەتیەکی زۆر بەرتەسکدا ئەنجامدرا و هاوشانی ئەم نادادپەروەریەش دەسەڵاتی ڕەها بە سەرۆک درا بۆ دانانی ژمارەیەکی زۆری ئەندامانی کۆنگرە کە لە هیچ بڕگەیەکی پەیڕەودا بوونی نەبوو. تەنانەت لە حیزبە هەرە دیکتاتۆر و فاشیەکانیشدا ئەم جۆرە لە تاک بڕیاری و ئەم سەڵاحیەتە بەدی ناکرێت. لیژنەی ئامادەکاری کۆنگرە زەمینەی بەشداری هەواڵانی نەڕەخساند لە تاوتوێکردنی پەیڕەوی ناوخۆ و بەرنامەدا، بەڵکو ئەم دوو پێناسە گرنگی حیزب شاردرانەوە تا دەستپێکی کۆنگرە. لە دەرەنجامدا دەرکەوت پەیڕەوێکی ناوخۆیی کرچ و کاڵ و بەرنامەیەکی ناڕۆشن لە ڕووی هێڵی فکری و شێوە پۆپۆلیستیدا کراوە بە بەرگی یەکێتی نیشتمانی کوردستاندا. سیمای دیاری کۆنگرەی پێنجەم نەبوونی راپۆرتی سیاسی بوو کە لە ڕاستیدا شتێک نمایش کرا. تەنها چالاکی و دیدارەکانی سەرۆک بوو جێگەی راپۆرتی سیاسی گرتەوە. لە کۆنگرەی پێنجەمدا پەیڕەوێک پەسەند کرا کە هیچ پێوەر و بنەمایەکی حیزبی سۆسیال دموکرات نایگرێتەوە، پەیڕەوێکی نامۆ بە ژیانی ڕێکخراوەی یەکێتی کە بە دڵنیاییەوە مایەی کوشتنی ڕۆحی کادیر و بەلا ڕێدابردنی یەکێتیە لە کاری حیزبیدا. لە پەیڕەودا دەسەڵاتی ڕەها بە سەرۆک دراوە و ناوی سەرۆک لە پەیڕەودا وەک دیکتاتۆر لە زۆربەی بڕگەکاندا هاتووە. تەنانەت لە پەیڕەوی کۆنگرەی پێنجەمدا دەسەڵاتەکانی سەرۆک زۆر زیاترن لە دەسەڵاتی سکرتێری پێشووی یەکێتی نیشتمانی کوردستان. نەخشەساز و جێبەجێکارەکانی پێنجەمین کۆنگرە لە کەشێکی نائاسایی و پەردەبۆشکردنی هەنگاوەکانی ئامادەکردنی پرۆژەی پەیڕەوی ناوخۆدا وەک بەرگدروویەکی ناشارەزا بەرنامەی خۆیان بە بەرگوباڵای پەیڕەوی ناوخۆدا ڕشت، بە شێوەیە کە نامۆیە با یەکێتی و پڕە لە ئاڵۆزی و لێڵی فکری کە بێگومانم کارەیان جێگای سەرنج و ڕەخنەی کادیرە ڕاستەقینەکانی بەشداربووی نێوهۆڵی کۆنگرە بوو. پاش بەشداری و هەوڵی شێلگیرانەی کادیران بۆ ڕاستکردنەوەی هەڵە و کەم و کوڕیە سەرەکیەکانیش مخابن لێژنەکانی پەیوەندیدار بەو دووکایە سەرەکی حزب بە پێی ئاراستەی پێشتر بڕیار لێدرا و یەکێتیان تووشی قەیرانێکی گەورەی ڕێکخراوەی کرد کە بێگومان دەرباز بوون لێی ئەستەم دەبێت. لیژنەی تایبەت بە بانگێشنامەی میوان لە فەرمی یەکەم ڕۆژی بەستنی کۆنگرەدا ژمارەیەکی بێشمار لە بانگێشنامەی ئاراستەی حیزب و لایەنە سیاسی و کەسایەتیە کوردستانی، عێراقی، هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان کردبوو. بەڵام بەداخەوە بە دەنگەوە هاتنی بانگێشنامەکان لە ئاستێکی زۆر نزمی ئامادەبووندا ڕەنگی دایەوە کە بێگومان هۆکار بوو بۆ دروستبوونی پرسیاری جددی لە لای کادیران. لە ئاستی بەشداری حیزب و لایەنە سیاسیە کوردیەکاندا پرسی بەشداری نەکردنی زۆربەی حیزبەکان و لایەنە سیاسیە کوردیەکانی پارچەکانی دیکەی کوردستان، پرسی بەشداری نەکردنی حیزب و لایەنە سیاسیەکانی پێکهاتەی سوننە لە عێراق، بەشداری نەکردنی حیزب و لایەنە سەرەکیەکانی پێکهاتەی شیعە لە عێراق، بەشداری نەکردنی هیچ پارتێکی سۆسیال دیموکرات لە چوارچێوەی ڕێکخراوی سۆسیال ئینتەرناسیۆنالدا لە کاتێکدا یەکێتی نیشتمانی کوردستان ئەندامی کارای ئەو ڕێکخراوەیە و جەنابی مام جەلال جێگری سکرتێری ڕێکخراوەکە بووە. هەروەها پرسی بەشداری نەکردنی هیچ باڵوێز و کۆنسول و دیپلۆماتێکی وڵاتان لە هەولێر و بەغدا جگە لە کۆنسوڵ ئێران سەرجەمیان پرسگەلێکی گرنگ و خەتەرناکن لەسەر ئایندەی یەکێتی نیشتمانی کوردستان. ئەو پرسانەی ئاماژەمان پێکردن پرسیاری چارەنووسساز لەسەر بەرخوردی هەنووکەیی سیاسەتی یەکێتی دروست دەکەن، بەرخوردێک کە یەکێتی تووشی گێژە و گۆشەگیری سیاسی هەرزەکارانە کردووە و بە تەواوەتی هەست بە ونبوونی دەکرێت
لە نێو هاوکێشاڵۆزەکانی ناوچەکە و ترسی ناساندنی وەک ڕێکخراوێکی تیرۆریستی لە ئارادایە. لە پێنجەمین کۆنگرەدا میکانیزمێکی نامۆ بە پرەنسیپی حیزبی پیادەکرا لە چۆنیەتی هەڵبژاردننی ئەنجامانی ئەنجومەنی سەرکردایەتی، میکانیزمێک کە تەنها لیژنەی ئامادەکاری کۆنگرە بانگەشەی بۆ دەکرد و بێدەنگی هەواڵانی یەکێتی لەلایەک و ڕێککەوتن و سەودا و مامەڵەی جەمسەر و باڵ و تاقمەکانی سەرۆک، کەرکووک، هەولێر لەلایەکی تر زەمینەی جێبەجێکردنی فراهەم کردبوو. ئەویش میکانیزمی دەستنیشانکردنی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی بوو لە ڕێگەی دروستکردنی یەک لیستی داخرا و ترساندن و بربەست دروستکردن و ڕێگریکردن لە بوونی لیستی دیکە لە نمونەی لیستی کادیران کە خۆی لە شێوەی شانۆگەریەکی لاواز و دۆڕاودا نمایش کرد. هەواڵان، ئەندامانی یەکێتی، کادیران، تێکۆشەرانی ڕێگای سەختی خەبات، کەسوکاری سەربەرزی شەهیدان، کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوان، زیندانیانی سیاسی، کەمەندامانی سەنگەر، یەکێتی بە گوزەرێکی تاریکدا و بەرەو چارەنووسێکی نادیار هەنگاو دەنێ. ئەرکی هەمووانە بە یەکدەست بەشدار بین لە خەبات و تێکۆشانی بێوچان لە ڕێگەی خۆڕێکخستنەوە و یەکخستنەوەی تەواوی تواناکان بە ئامانجی ڕێگریکردن لە بەلاڕێدابردنی یەکێتی و پاراستنی لە هەرەسێنان و بەرزڕاگرتنی شکۆی ڕێکخراوەیی تا جێبەجێکردنی تەواوی داخوازی ڕەواکانی گەلەکەمان و پلاتفۆرمی نوێی تێکۆشان بۆ ئەم ئامانجا لە تێکۆشانی خۆی بەردەوام دەبێت. دەستەی باڵای پلاتفۆرمی نوێی تێکۆشان 13 حوتی 2024